ئەمڕۆکە هەر ماڵێک دەگری یا هەر تاکێک دەگری بەتایبەت لە ناو خێزانەکانە چەند کەسێک بە بەردەوام لە ماڵەوە خەریکی مۆبایلەکانیانن. ماوەیەک لەمەو پێش دەمانوێت ترسی تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆرە، بەڵام ئێستا لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەڵێن تیکتۆک خراپترین تۆڕی کۆمەڵایەتیە کە مەترسی بۆ سەر پەروەردە و ئەخلاقی مناڵ و نەوەکانمان هەیە. خۆ ئەو قسەیەش باوە دەڵێن تەکنۆلۆژیا یا ئەو شتە سەردەمیانەی کە دێنە ئاراوە لایەنی ئیجابی و سلبیان هەیە، بەڵام دەبێت بزانین چۆن بەکاریان بێنین. تیکتۆک یەکە لەو تۆڕە کۆمەڵایەتیانی کە ڕەنگە بە دەگمەن شتی باشی پەروەردەی تێدا بدۆزیتەوە. بۆچی گەشتومەتە ئەم دەشتە ڕەنگە بۆیەوە جێگەی پرسیار بێت. لە تیکتۆک شتێک وەکو باو بڵاو بوو بوویەوە، گەنجێک ماوەیەک بەس وتاری مامۆستایانی ئاینی دەوتەوە و لە تیکتۆک دای بەزاند. دوای خۆی دەستی کرد بە گەڕانەوەی فەرمودەکان، نەقلی فەرمودەکان. دەیەوێت ئەم شۆڕشە لە تیکتۆک بەرپا بکە و ڕای ئێمە و زۆرینەش بگۆڕێلەوەی کە لە هەموو شوێنێک دەتوانی کاری باش بکەیت. خۆکاری بانخوازیش تەنها لە مینبەری مزگەوتەکانەوە ناکرێت، لەم دەشتە چۆڵەوانیەش دەکرێت، چونکە ئەمڕۆ تەکنۆلۆژیا وای کردووە لەوەی کە لەم چۆڵەوانیە دەتبەستێتەوە بە هەموو دنیاوە. زۆر گەڕام بە شوێنم گەنجەکە لە تیکتۆک ئێستا باوە. کاکە گیان سەلام عەلەیکم. بەم وشەیە بە فەرمودە جوانەکان کە نەقلیان دەکات سەرنجی زۆرێکمانی ڕاکێشاوە. دوجار لەم دەشتەیە ئەم گەنجەم دۆزیەوە کە لێرە سەرقاڵی جوتیاریە، کەویش گەنجێکی دانیشتووی ناحی بازیانە. لەگەڵ ما بنبزانم ئەم گەنجە چۆن گەشتە ناو تیکتۆک، چۆن ئێستاوای لێ هاتووە هەمومان دەیناسین، شانازی پێوە دەکەین لەوەی کە گەنجێکی ئاوامان لە ناو تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆکدا هەیە. لەگەڵ ما بن. قل وكفى خير مما كثر وألهى كم بيوبشرك باشتر لو يزور بيو مشغولك أري لهم بوانا كان انظروا إلى من هو أسفل منكم تمام شيخ وارخوتانك تو آزاره هي بيت آزاري تو هي تو فقيري هي صد يعني تو فقير تو مشكلة هي صد مشكلة فيه سي خوافته ولا سي سلومك لشاك كاريا سي سلو خوك بلان لبلان مصيبة سي خوافك مانصار زياد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. طبعا دبي هرب لهم كاكي جيان. السلام عليكم. السلام عليكم. السلام عليكم. يا اخوة بخير من سر شاوكان. يا اخوة بخير من صاصتك بخير سلامت يا اخوة رزتي احترامتي يا اخوة بخير من اجازة يا سر اخوة فرمو دي فرمو يا اخوة بخير يا اخوة بخير من سر شاوكان قرباني شاود بم يا اخوة بخير من سر شاو عفوا زور سپاس نا من داوای لێبوردنەکەم لەوەی کە ڕەنگە کات و شوێن و ساتەکەی ئەوە لە خزمەتانە ئەمی و براگەوری من لە خزمەتانە يا اخوة بخير قوربانی تۆ بخير دنیا دووبارە سڵاوتان لێبێت. ئازیزان و خۆشەویستان، دیارەوە کاماژەم پێکرد ئێستاەوەی کە زۆر ڕەنگە هەمومان پێی سەرسوڕمان بین لەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندە کاریگەری خراپیان هەیە، بەڵام هەمیشە جوان بەکارهێنانی هەر شتێک دیارە کاریگەری باشیشی دەبێت. بۆیە ئێستا من لە خزمەتە و گەنجام کە بۆم باسکردن کە ویش بەڕێز مامۆستا ڕزگارە، بۆیە دەمەوێت سەرەتا لە دەمی خۆتانەوە ئەم گەنجە بناسن، بەس ئەوەندەی کە من وتم دانیشتووی بازیانە. دوای سێرچێکی زۆر دۆزیومەتەوە دەچمە لای خۆی کاگرزگار. زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە منت بەخشی. خزمەتانە یا اخوة بخير من سر شاو. زۆر سپاس. دەمەوێت بزانم سەرەتا ئەگەر بینەرەکان بیان دەوێ جەنابەت بناسن چیان پێ دەڵێ، چۆن بتناسن؟ سەرەتا بسم الله الرحمن الرحیم بەناوی خوا بەخشندە و میهرەبان. من بە ئەسڵ خەڵکی تەکی کاکەمەندم، دانیشتووی بازیانم و خەریکی ئەم ئیش و کار و کاسبیم کە جەنابتان ئەیبینن و تەمەنم 29 ساڵە، خاوەنی خێزاندارم، خاوەنی دوو مناڵم، کچ و کوڕێک. زۆر سپاس. خێزانێکم لە 5 کەس پێک دێ، مناڵەکانم هەردوو مناڵەکەم خێزان و دایکم وە خۆش. یا ڕەبی خوا لێکتان یارەبی. ڕزگار کێیە؟ ڕزگار ڕەحیم فارس. باشە، کێیە لەوەی کە ئێستا هاتووەتە ناو بەتایبەت تیکتۆکەوە؟ کاکە گیان سەلام عەلەیکم. بەڵێ کێیە؟ ڕزگار ڕەحیمە. باشە، چۆن هاتتە ناو تیکتۆکەوە؟ وەڵی وەکو سەرەتا وەکو ئەرک ئەمزانی، ینی ئەوە ئەرکە لەسەر شانی هەموو گەنجێک کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانی لەبەردەسای ئەمە بەڕاستی نیعمەتە نەک بەڵە. ئەگە بە جوان بەکارهێنان بە جوانی بەکاری بێنی نیعمەتە. بەڵام بەداخ و ئێمە سەرەتا کە شتەکانمان پێگا بە کۆمەڵی غەڵەت دەستی پێکەین، وەکو تەعشیر و تەداخولیکردنی ژیانی خەڵکو ئەمانە بەڕاستێمە ئیشی
ئینسانی موسڵمان نییە، ئینسانی ئیماندار ئەمە ئیشی نییە. ئینسانی ئیماندار و موسڵمان سەرەتا دەبێت هەوڵدا بۆ دینەکەی، بانخوازیە، کاری چاکەیە، خێرخوازیە، هەرچێکە تۆ دەبێت لە سەرتا لەو شتانە دەست پێ بکەی. ئەگە هەشتێکی تازە هاتە ناو ئیسلامەوە دەبێت بەدوای ئەو خاڵانە بگەڕێ بزانێت چی خاڵێکی بەشکم ئیشەڵا خوای گەورە لە خێرەکانی بێبەش نەکە. بۆ تیکتۆک ئێستا باوەڕێکی مامۆستا ڕزگار من کە تیکتۆکم دانا ئاوا چەند دقەیەک ڕۆشتم هەر تاوە نەبوو شتێکی باشی شیتیانە بوو کە بیبینم بۆیە یەکسەر بڕیارمە تۆکتۆک بسڕمەوە لەبەری هەم کاتەمەگرێەوە شتێکی شیتیان نییە کە ئیستیفادەی تێدا بێ. بەڵێ بەداخەوە کاک جەلال تیکتۆک پڕی گەنجە، یعنی بەجددی پڕێتی لەو کەسانی کە بە تەواوەتی دینیان پێ نەگەیشتووە. یعنی منش بە ئەرکی خۆم زانی کە چەند شتێکی کەمم پێوە جۆگرتن لە مامۆستایان بە ئەرکی خۆم زانی کە بتوانم ئەم کورتە ڤیدۆیانە بکەم. پێشوێ کە باسی کورتە ڤیدۆکان بکە ئێمە بڵێن کاک ڕزگار مامۆسای ئاینیە، بانخوازە، مامۆسای مەکتەبە، بڵێن کێیە کە دەستیاوەتە ئەم جۆرە بانخوازیە؟ چونکە ئەمڕۆمە هەر ئەڵێن ڕەنگە بانخوازی تەنها بە مامۆسای ئاینی یا بانخوازیان بە یەکێک بێ کە شایدەیەکی بەرزیە بێ بکرێت. وەڵای من کابراایەکی کاسبم، هەتایەکی ناوەندیم خوێندووە، تر جۆگرتن لە مامۆستایان بەڕاستیوانە زۆر کاریگەرن لەسەر من. ینی مەسەرەن جۆ لە وتاری مامۆسایەکە گرم ڕاستە و خۆچ فەرمودەیەکی ساحیحی لێ بیستم کە مەسەرەن ئەو فەرمودێت تەواو ساحیحە لێ دڵنیام کامێرەکەم دەرەکەم و کاکە گیان سەلام عەلەیکوم ئەیگەێنم بۆ گەنجانی کە لە تیکتۆکان. باشە بۆ تیکتۆک پڕی لە گەنجە، ئەو گەنجانی بە تایبەتی بەداخەوە کەواڵێم بەداخەوە ئیستا ژوەرە سێ کۆمنتی ناو تیکتۆکەم کە زۆر بەی زۆری پرسیارەکە دینی پێ نەگەیشتووە بە تەواوەتی گەنجێکە بە دوای حەز و ئارەزویاگەڕی من لەناو حەز و ئارۆزەکانە ڤیدۆم کردووە دێتە بەردەستی تێگەی کە جۆم لە ڕاگرێ شتێکە ئەم نەیبیستووە. یعنی سپاس بۆخوام بە شتێکی باشە زان وەکو شخصی خۆم کە لەیا بتوانم بانخوازێ بکەم. بانخوازێک مامۆستایەکی ئاینی کاتێ دەیەوێ وتارێک بدا تەبەن وتاردان هونەریەوێ بە دیویەکەوە دێ ڕەنگە جلێکی جوان کەشخات ئینارە مەزبوط ینی دیکۆری پشتەوەی جوان بێ هەموو ئەمانەکە. بەڵام تۆ دەبینم بەجلی ئیشەوە زۆر جار ڕەنگە سەرقژیشتەموتە بۆ تۆزاوی مۆبایلەکە دەرەکەی کاکەگیان سەلام عەلەیکوم یەکسەر فەرمودەیەک بۆ نمونە دەڵێ چی وات لێکا گوێت لەو بابەتە لاوەکیانە نەبێ یەکسەر تۆ بێ لەسەر زراعەتەکەت کە خەریکی ئیشیان ڤیدۆ بڵاوکەیتەوە. جارێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەفەرمێ هەشتێک دەربارەی من ئەزانن یا دەربارەی دینەکەم ئەزانن بیگێنن. ئەمە ئەرکە لەسەر هەموو ماتت چی گەنج چی پیر لەسەر هەموو ماواجبە و دوای ئەوە من کە ڤیدۆەکەم لە ناو ئیشە ینی بڕواکە مەجای هەر تەلەڤیزیۆنش بێت چی بگاتە ستاندارد و نازانم شت دانێت من لە کاتی ئاودانە بیرەکەمەوە کاکە ئەم ڤیدۆیە بکەم بڵێم سبحان الله بحەمدی خەڵک لەگەڵ ما بیڵێتەوە ئەگەر 50 کەس سێریکە 100 کەس سێریکە 100 سبحان الله بحەمدی بوترێ زۆرە. یەکەم ڤیدۆ چۆن بوو؟ یەکەم ڤیدۆ وەڵا ئەلۆ خوارە و خەریکی ئاودام بوو خۆم پێشتر دەکەی هەبوو ناو تیکتۆکەم. دەکەیت بەچی کۆ کرد بوویەوە؟ وەڵی بە تەقلیدکردنەوە ینی مامۆستایەکی ئانی خودبەیەکە دەیان قورئان خوێنێ قورئانی خوێن سەوتەکەی بەلاوە خۆش بوو لەگەڵ ئەموتەوە سەرەتا تۆ بەس دەمەتە جوڵ بەس دەمە جوڵان ینی خۆم قسەم ناکرد دوای ئەوە ڕۆژی ئاومەیە پێتەڵم دەکەیتیا بوو وتم باش لەم دەکەی ئەگەر 100 کەس لەگەڵ ما بڵێ سبحان الله بحەمدی خێرەکەی گەلە زۆر من سەرەتا بۆ خوای گەورەم کرد ینی بۆ ناوبانگ و بۆ ئەوەی خەڵک بمناسی بۆم نەکرد بۆ دەکەیم کرد ئەو دەکەی لەگەڵ ما بیڵێتەوە بەجددیش نەمەزانی ڤیدۆی تیکتۆک بەر ئەکتیڤەکەی و ئەڕوا و خەڵکەی بینی من ئەوم نازانی بەجددی هەڵا کامێرەکەم دەرکرد وتم دەجا لەگەڵ ما بڵێن سبحان الله و بحەمدی پێکەنی تو مستەقیمەوە دووبارە کردمەوە سێبار لە دوای 6 جار اینجا ڤیدۆکەم کرد وتم قەیچێکە کورە با بڕە زانین ئەبێ بەچی ئێتر ئەو سپاس بۆ خوای گەورە بینەرێکی زۆری هەبوو نزیکەی 400,000 بینەری هەبوو ئێتر ئەوە بەجددی کۆمەڵی خەڵکیشی تایە ناو تیکتۆک کە کۆمنتەکەن بەجددی هاندەرن کاک جەلال زۆربەی زۆری 180 پشتگیری کردم دەست و خۆش بێت جیاوازە بەردەوام بە خێرێکی نەبراوەیە سەدەقی ئیجاریە بەردەوام بە کارێکی جوانە تیاشایەتی ڕوخێنەرە بەڵام باشەکەی لە خراپەکە باشتر بوو زیاتر بوو. باش مامۆستا ڕزگار لە دوای دەیان توێژینەوە دەرکەوت کە وتارێک بۆی کە گوێگر وەریگرێ پێویستە لە 20 دقە زیاتر نەبێت بۆ یاریرەکە لەو بنەما بڕیارەکانیش بۆ کورتکردنەوەی وتاری مزگەوت ئەوە بوو کە کرایەوە 20 دقە ینی لە هەموو شوێنێکە ئێستا بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی یان ئەگەر لە 20 دقە زیاتر بێ گوێگر تاقەتی نیە چۆن بوو تۆ بڕیارتدا هەموو ڤیدۆکانت یەک خولەکی بن؟ بەڕاستی کاک جەلال
ژیان و گوزەرانی خەڵکی ئیستا دەبێ بزانیت چۆنە خەڵک ئیستا لە مناعاتێکاژی بەڕاستی سەتا هەشتای بێتاقەتە بێ ئیشە بێ ماعیشەتە منش بێم پێغەمەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی بە عارەبیەکە و خۆم تووڕەکەم و ڕەنگم گرشتم کابرا لێم وەرناگری بە ڕوویەکی خۆش بە کوردیەکەی هەم تێگا و هەم مودەیەکی کوردشە لەسەری ناڕوا تێگەی لەمە بەستم ئەگە درێژی کەمەوە تااقەتی نییە ئەگە بە کورتی بیڵێم بە کوردیش بیڵێم عارەبەکەشی لەگەڵانە بێ کابرا جۆر ڕاگرێت تیەگا کە ئەمە یەکسەرە چیتە سەر مۆزوعەکە ئەم کابرا ئەگە بیستی بێتی دەستخۆشیەکە ئەگەر نەی بیستی بێت لەمە چۆن هات یعنی چۆنەڵی بە کورتی پێگەێنیت ینی بە ڕوویەکی خۆش و بە کورتیش زۆر دەورە بین وەک لەوەی تۆ درێژی کەیتەوە چونکە بەجددی خەڵک ئەو حوسڵەی نەماوە دانیشێ من 5 دقه 10 دقیقیان دقەیەکی تەوا بە عارەبێکە بینەکە بڵێم تااقەتی نیژ ڕاگرێ بەڕاستی ڕۆژی چەند ڤیددیو دەرەکەی بە ڕۆژە بە هەفتەیە بەڵای بە ڕۆژە ئیستا لەوەتی دەستم پێکردووە هەموو ڕۆژە ڤیددیوەکەم هەبووە هەموو چەندێکە دەست پێکردو ڕۆژوا هەبووە 3 ڤیددیۆم هەبوو ڕۆژوا 2 ڤیددیۆم هەبوو ڕۆژە لە ڕۆژ تێنە پەڕی ڤیددیۆم نەبوو بێ چەند ڕۆژە دەست پێکردووە چەندێکە بەڵایی مودەکەیم لەبیر نییە مانگ زیاترە مانگێکە زیاتر دەست پێکردووە زۆر باشە لە بابێمە سەرجارێک کوشت و کاڵەکە چووکە دەچمەوە ناو بابەتەکەی خۆمان ڕۆژان چەند سەعات لێرەی معادلی بڵین بە دایمی کە دێنە سەر ئیش سعات 6:30 بۆ 7 لە ناو ئیشانتر حتا 6 حتا بانگی مەغریبە فەرمی جاروا هەیە نیمەڕوانە ڕێنەوە بۆ ئیسراحەت مەجالەکەی تایە جاروا هەیەتر ئیشەکە زۆرە مەجبوری بمێنیتەوە ئایتر بڵین زۆربەی کاتەکان لێرەم شەوە ڕۆ چۆن مەجالت هەیە گوێ بۆ وتار و گوێ بۆ کتێب دەخوێنیتەوە یا بەس گوێ دەگری یاخود چۆن ئەم فەرمودانە هەمووی کۆکەیتەوە لای خۆتەوە کاگە جەلال زۆر گوێ لە وتارەگرم زۆر ینی بەڕای من ئەمە بیرکردنەوەی شخصی خۆمە وتارێکی مامۆستایەکی زانە عالم وەکو شەحن وایە تۆ ئەگەر ئیمان بەرەو لاوازی بڕوات ئەگەر جۆر لە مامۆستایەکی بڵێن چۆنەوەی زانا بگری ئەلم زیاترە بێت زیاتر تەرجیعەبی بۆی کاری چاکە بکەیت تێگەی لە ئیسلام لەبەر ئەوە من زۆربەی کاتەکانم سەوزا بڕم موبایلەکە لە تەنشی خۆمەوە دانێم ئەیکە مەسەرەتر هەموو مامۆستا حەق بێژەکان هەر هەمویان بە بێ زیاتر متەئسیری بە چه مامۆستایەکی مامۆستا محەممەد مەلافایق شارە زووری بە ئاواز شۆم جارە بڵین دانیشم لەگەڵا قسەی لەگەڵا دەی بۆ هیوایی کە ئیشەڵا بە یەکتر بگەن و مامۆستا محەممەد مەلافایقش دیان پیاوێکی سنگ فراوان و هەمیشە دەرگاشتی کراوەتەوە ڕەنگەوە خۆت ئەگەر مەیلت هەبێ ئێوارە بڕۆی بتوانین بیبینی زیاتر هاندانی من ئەو مامۆستایەوە کە سێرمە کرد بەڕاستی زیاتر هانێنە کە ژۆم لە وتارەکانێکی بەڕاستی مامۆستایەکە کورد دەڵێ هەتا شتێک لە دەست نەچێ قەدری نازانێ ئەو مامۆستایەش هەتا لە دەست نەچێ کورد قەدری نازانێ زۆر باش کێن ئەوانەی کە خوای گەورە میهرەبان ڕەحمیان پێکا بە بەزەی دەبێ بەرامبەریان ئینەه کانە بالمؤمنین ڕەحیما خدا زۆر میهرەبان و بە بەزەی و بە ڕەحمە بۆ بڕواداران بەگشتی بتایبەت ئەوانەی کە شوێنی سنەتی پێغەمبەر کەوتون و ئامن و بیڕەسوولێ ئیمانی ڕاستەقینەیان پێی هەیە خوای گەورە بەڵێنی داوە یوتیکم کیفلەینی من ڕەحمەتێ دوو هێندە پاداشتیان پێدەبەخشێ لە ڕەحم و بەزەی خۆی ئەطیعوا الله والرسول لعلكم ترحمون جۆرایاڵی تەواوی فەرمانەکانی خدا و پێغەمبەر بن ئین شاء الله خوای گەورە بە ڕەحم و بەزەی دەبێ بەرامبەرتان ئەوانەی نوێژەکانیان زۆر بە چاکی و بە جوانی ئەنجامەدەن یقیمون الصلاة ئەوانە ئولائیکە سەیەرحەمهم الله خوا زۆر بەڕەحم دەبێ بەرامبەریان کاکرزگار بەڵێ دەمەوێت بزانم ڤیددیۆکان چۆن تۆمارەکەی ڕۆژان ئەمڕۆ هیچ ڤیددیۆیەکی تۆمار کردووە؟ وەڵا ئەمڕۆ ڤیددیۆیەکم تۆمار کرد مزگەوتێک دروستەکرێت لەسەر و جادە دووسایدەی بازیان پیان وتم کە ڤیددیۆی بکەین بەشم ئینشەڵا خێرخوازان بیبینن هەرە ڤیددیۆم کردتر ئینشەڵا ئەم ڕۆژ بەیەکەوە ڤیددیۆیەکەکەین ئەی ناڵێن ئەمە چییە لەگەڵتا؟ تیان نەگەێنم کە جەنابتی لە خزمەتە واتە حەدیثێکیشت حازر کردووە ئێستا فەرمودەیەکە لێن بەس بە کوردی یعنی بە عربیەکە نا بە کوردی بۆ تیکتۆکی خۆم بەس بە کوردی لێم
زۆر مهمە کە بەس بە کوردی فەرموودەکە دەژێڕیتەوە چونکە زۆر جار مامۆستایەکان بە عەرەبی شتێک دەڵێن تەرجمەی ناکەنەوە بیکەنەوە سەر کوردی هەراوە بەجێی دێڵن کە ئەمەش بە جۆرە لە جۆرەکان دابڕینی مێشکی گوێگرەکەی لەگەڵ مامۆستاکەیە. زۆر ڕاست تۆ کە فەرموودەیەکە ژێڕیتەوە دەبێت بە تەواوەتی بیژێڕیتەوە چونکە لە نوێی فەرموودەکە مانایەکە بەخشێ و کۆتایەکی مانایەکە بەخشێ یعنی دەبێت تەواوکەری بێ نەک ڤیدۆکە مەسەڵەن تۆ تۆزێکی بکەیت و ئەو دوای نەڵێ بە عەرەبێکی بڵێیت و بە کوردەکەی بکەیتە باشێتر خەڵک تااقەتیەوەی نییە ڕاستە خۆتی بگێنە. چەند فەرمودەت لەبەرە؟ وەڵایی فەرموودەکان وەکو خۆم بڵێن زۆر نییە بەڵام کە جوە لە مامۆستایەگرم هەر ئەوە عیب نەبێ سەرەتاکەیم بیرەکەیتتر ئەمما باقیێزانم مەسەلەن جوە لە وتارەگەم لە کاتی ئیشکردنە مامۆستاکە باسێکە مەسەلەن نابێ مسلمانان ڕقیان لە یەکتریا بێ مەسەلەن سەحابەیەک مژدەی بەهەشتی پێدراوە سەحابەکانتر دوای کەوتونە بزانن ئەمە بۆ چی باشی مژدەی باشی پێدراوە کە چون سێرەکە هەر وەک ئەو خەڵکە نێژەکە و عیبادەتی خوا زیادەش ناکە دوایی لێ پرسێ لە وڵای توی شتێکی زیاد ناکەی بۆچی مژدەی بەهاشتی پێدراوە ئەلی ئەوەنی من بزانم بەس ڕقم لە دڵیان نییە بەرامبەر مسلمانان و بڵێن چۆن لێ حەسودیشیان پێ نام ئەگەر نیعمەتی خوا پێیان بەخشێ ینی من بەس سەرەتاکەی مەیە کە سەرەتاکەی نایەوە بیرم مامۆستاکەت ما باقی خۆمەزانم ڕێ کامێرەکە دەرەکەم و تەسویرەکەم و ڤیدۆەکەم لە ماڵەوەوانی کە کاری بانخوازیەکەن ئێستا تۆ ئۆتۆماتیکی بانخوازێکی کتێبخانەیەکیان هەیە دەیان مجللت کتێبی فقهی و شەرعی و ئەمانەیان هەیە تۆچی لە ماڵەوە خرسەر خاڵی خوێنەوەی کتێبەبی هەتە کتێبخانە کتێبەکان چیندایان خوێنیتەوە ڕۆما ڕێکە خەو زۆر هیلاکم زۆر هیلاکم مەجای تەلەڤیزۆنشم نییە واتە بەس گوێگرتن لە وتاری مامۆستایان بەس گوێگرتن سبحان الله بڵین چۆن ئەلەی خوای گەورە پێمی بەخشی یەکسە غەزێکە ئەو فەرمودەیەکی ئێستا قەرار لە تیکتۆک بڵاوی کەیتەوە چی وەڵای شەڵای تری حەزەکەی ستا ڤیدۆیەکەین دەی فەرموو کاریگەری نییە لەسەر کەیەکانت من دەرکەوە ناکورە زیاترێ بێکەمتر نابێت قوربانم چای منی کاکە جان سەلام عەلەیکوم ڕۆژێکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ سەحابە بەڕێزەکان هابوو کابراایەکی عەرابی هاتوتی ئۆ محەممەد ئۆ صلی الله علیه و سلم سەحابەکان وتیان کاکەەوە پێغەمبەرە چۆنە بێ ئاوا بانگی کرێ بە شێوازێکی وەڵام من ئاوا بانگ یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تێگەیشت کە ئەمە عەرابیە وەکو خۆی جوابی داوتی هۆ بەڵێ هۆ با لێرەم کوێ لای پێی وتی یەک پرسیاری لێکەم ئەگەر لە دنیا یەکێکی خۆش بیە ئەوە چۆنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی لە قیامەتە لەگەڵ ئەوە حەشرەکرێ ئەتر ئەوە بە سەحابەکان وتیان زۆر دڵخۆش بووین بۆ قسەی ئەو کابرا عەرابیە کە لە ئەو پرسیاری کە لە پێغەمبەری خوای کە صلی الله علیه و سلم والسلام علیکم ورحمة الله وبركاته یەکستا يعني ئەو دەنگێک هاو یەکێکش ئەوەی خۆت بیاوی دەبێت زۆر باش ئەم کاکە گیان سەلام عەلەیکومە ئەمە بووەتە پێناسەیەکی ڤیدۆکانی جەنابەت یعنی ئێستا سیر کە ماوەیەکە من گوێ لە ڤیدۆکان تەکرین لە نێوان هاوڕێکانمە کەوتوتە سەر زمانمان کاکە گیان سەلام عەلەیکوم زۆر جار هەندێک لەفز هەیە نزیکە لە پەروەردەی ڕەسەنی کوردەواری خۆمانەوە نە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بەڵام دەکەوێتە سەر زمانمان تۆ چۆن ئەمەت داناوە کاکە گیان سەلام عەلەیکوم وشەیەکی زۆر جوان وانە سنەتێکە چۆن ئەمەت کردووەتە پێناسەی ناسینەوەی ڤیدۆکان لێن شەیە بوو بۆ بەیانەکەی عاشورا بوو ئەوەی دوو ڕۆژەکە لە سەرێک بە ڕۆژوە بیت بڵێن کەوتە بەر جومعەشەوە ئەتر زۆر ئین دروست بوو ئا جومعە بە ڕۆژوو بین و بیکەنە شەمە و یەکشەمەوە تر ئەلەوایە بوو من ڤیدۆیەکم کرد لەگەڵ کوڕەکەمان لە ناو سارەکەما بوو وتم کاکە جان سەلام عەلەیکوم کوڕەکە وتی عەلەیکومە سەلام ڕەحمەت الله ئێستاش ڤیدۆکەی تیاماوە ناو تیکتۆک ئەتر ڤیدۆکەم کرد بڵاوم کردەوە برایەکی ئاسایی خۆ بڵێن خۆت ئاسایی بڵێن خەڵکی هەولێرە هەر لە ڕێگای ئیسلام و یەکتریمان ناسیوە ناوی کاگنێچیرە لێرە ڕێز و خۆشەویستیم بۆیە بەڕاستی هاندەرێک بوو بۆ من ئەو پیاوە بەڕێزە پەیوەندی پێوە کرد وتی حەزەکەم سەردانت کە وترەوە هاتە لام لە هەولێرەوە بە تایبەت هاتە لام بێکشە چین بەلای مامۆستا محەممەد لافایق شارەزیری لێش خودبێ لێژ بوویت ئتر لێ پێیوتم وتی کارڕزگا بوو ئەم سەلام عەلەیکومە ناکەی بە شیعاری خۆ یعنی شتێ بێت تایبەت بەخۆ بێ لە ناو تیکتۆکا شتێکی وای تیان نییە سەرەتای قسەکردنەکەت با بەمە بێ بەشم خەڵک بەم جۆرە بوو ناس فعلا بۆ جۆرەش ناسراوی ئێستا ئەمڕۆ دامە ناو سەیتەرەیەکا کابرایە قەی گرت وتی کاکە خوا ماڵاوەکە ئەمە چی خستەتە سەرزاری خەڵک هەر کەسێ دێ لە کاکە ژیان سەلام عەلەیکوم هەر پێمانەگرێ جواب بینەوە شتێکی جوان و باشیشە بەڵێ ئارە وەڵا
زۆر باشە کاکزگار دەمێ بزانم قسەی تۆ لەسەر چۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی تیکتۆک چییە؟ وڵای من ئەوانیان پێڵێم ئەو کەسانی کە بە خراپی بەکارێهێن ژیان یەک ڕۆژ و دوو ڕۆژ نییە مەسەلەن تۆ ئەم دقی کە ئیسا تیاژی ڕاستە گەنجیت کۆمەڵەشتە حەز لێە بەڵام بیر لە داهاتوت کەرەوە کۆمەڵی ئەتوال هەیە تۆ ئەیکەی بە ڤیددیو ئەمامێنێتەوە بۆ ئایندە جوان نییە چونکە تو ئەگەر خی گەورە تەمەنە پێبەخشێ ئەچیتە تەمەنێک و سەر پاکس ڤیددیۆکەت بۆ بێنەوە کۆمەڵەشتت کردو هەر خۆ تەریقە بیتەوە تێگەی ینی هەنشتەیە بۆ ئێمە ناگونجێ بەجددی ئێمە ئۆمەتێکی مسلمانین مۆزعی هەنێ ڤیددیۆ شت هێنێ ئەتوارێ جنیە و دان بەڕاستی ئەمانە شتێکی ناشینە ئیشەڵە ئەوانە نامێنێ ئەو کەسەشی کە تیکتۆکی هەیە یان هەر تۆڕە کۆمەڵایەتێکی هەیە بابانخوازی کە کورە خێرەی گەلێ زۆرە ینی تۆ ئەگەر کەسێ بەهۆی تۆ هیداد وەرگری ئەو کەسم مناڵی هەبی ئەوش فێر قورە حتا پشتەوە پشت بڕاوە تۆ مێنێتەوە زۆر باشە ئەسەیە پرسیارێکی شخصی لە خۆت بکەم وات تایبەت بێ بەخۆت هەندێک وێنەتم بینیوە فۆتۆ چکە فەیسبوکت کە دەسمە و خوارەوە زۆر نییە بڵێ ماوەی 5 ساڵ نییە کە هەت بێ عادەتەن ئێستا زۆری نییە و گەنجانەی لە تەمەنی من و تۆیان هیچ نەبێ 7 ساڵێک ڤیدیۆیان هەیە فەیسبوکیان هەیە بەڵام لە دەرویان فەیسبوکەی خۆت چەند ڕسمێکم بینی گەنجێکی سپۆرت مەبەستم لە جوانی نییە لە تیپی سپۆرتیایە لەوەی کە بە کابۆ و بە ڕیشێکی قەڵیانی خەتکرا و دیکۆرێکی جیاوازی لەوەی کە ئێستا هەیت ئایا ئەوەش هەمان ئەم ڕزگارەیە؟ ئیمان لە دڵی هەر کەسێکا بێ درەنگ بیان زووی پێوی دەرەکەوێت ئەتر ئەوە بڵێن لە دەستی خی گەورە لە چی کاتێکە بڵێن کە تۆ تاوەتی هیدایەت وەرەگری ئەوە لە دەستی خودای گەورە من وەکو ناخ سپاس بۆ خی گەورە هەل لە دڵما بووە تێگەی بەڵام سەردەمی تقریبان 3 ساڵێک بەسەرمان ڕۆژی تر ئەم دیکۆر و ئەم شیازێکە باسێکی 3 ساڵێ لەوە ژیان بەڕاستی لێشی پەشیمانم بەزیدی لێ چونکە بەڕای من پەیوەندی بە ئیسلامەتیەوە نەبەوە شکڵوشیەوەیە لەگەڵ ڕێز و حدمەتماکە ئەم قساکەم بەڵام ئەمە بیرکردنەوەی شخصی خۆمە مەسەرەن پێخەمی خواست لەسەرم خوشی بەیەک تاییدانا یان چاکی کردی هێشتێتیەوە بۆ حەفریکەم و خەتی تیەکەم بەزیدی کۆمیان بۆ بیبەستم لە دواوە بەستمشم هەیە بەستومە بە ئەوە بڵێ بەڵامی تر سپاس بۆخوا خی گەورە کە ئەوە بلێن هیداەتی دام و ئۆشتانم بەخەڵەت زانانی تروازم لێ تەنها لە دیکۆراوە بووی یا بۆ نمونە ئێستا هەزاران گەنجمان هەن خەریکی جگەرە و نێرگەلە و خەریکی نوێژ ناکەن و ڕەنگە نوێژیان زۆر بە ئاسایی وەرگرتی بێ کە نەکردنی زۆر ئاسایی بێت ڕەوشت جوانترین شتەکە لە مرۆڤ هەبێ سپاس بەخوای گەورە و کە ئەو نیعمەتی پێبەخشی و ڕۆشتی خۆم بۆ هیچ چێدانانێ یعنی ئەگەر شکل و شێوەشم بۆ جۆرە و بێ هەمیشە سنووری خۆم زانیەوە کاک ینی کۆمەڵێ ئەتوال هەیە نەمێشت و مەسەلەن دایکمی پێ بشکێتەوە مناڵەکانم مەسەلەن بۆ داهاتویان خراپێ مەسەلەن کۆمەڵشت هەوە وەکو خەڵک گەنجانی تر من نەمبووە سپاس بەخوای گەورە بەڵام وەکو ستایل و شێوە ڕوخسارێکی کە جێناوت باس کرد ئەوم هەبوو بەداخە وەڵامی تر سپاس بەخواوەژ نەمە لەخوا بەزیابێم دایکت وتر لەگەڵ دایک مادەژیم یاسەش ناوی دایکت تێنا بەڵێ بۆچی لەگەڵ دایک دێت باڵنارەکەی چیە لەوەی کە لەگەڵ دایکتا ماویتەوە ئێمە دوو برا و دوو خوشکین سلام یاڕەبی جا من کوڕە و چکۆلیانم جا دایکم چۆنەڵێ سپاس بەخوای گەورە کە ئەوەی پێبەخشیم بەرپرسیارەتی کەوتۆتە ئاستوی من هین دایکم مەسەڵی سالایك خۆمەژید نالم چوە لای ئەوانەی تر من ئەم خێرە گەورەی لە دەست خۆم نادەم لە خوشک و براکانی خۆم سەنی و بۆ خۆم ڕاستی ئەگەر ئەوانش داوایکەم لەم با دایکمان لای ئێمە بژین نایڵم و خۆم حەزەکەم خزمەتیکەم حەزەکەم چی پێداویستێکی بۆی بکەم حەزەکەم ئەو حەزی پێێتی بۆی بکەم حەزەکەم ئەو خێر و چاکەی کە وەک چۆن بڵێ خزمەت و دایک و باوکتی پێ بکەی کە چی پاداشتێکی لەسەرا حەزەکەم پاداشتە بۆ خۆمی ڕاستی تۆزێ بۆ پاداش وەرگرتن حەسوودم مەسەلەن زیکرێک ئەلێم ئەم زیکرە بخێنم 100 کەس لەگەڵ مابیلێت و نەوەڵا باش شێوازێ تر بیکەم بۆی 500 کەس لەگەڵ مابیلێت و تۆزێ حەسوودم بۆی خێرەکەم زیاتر فەرمووتەمان هەیە لەسەر ئەمەی کاتەوە دایکت لە لای تۆ بێ و تۆ خزمەتیکەی بەڵێ ئەی نالێم باش لەژێر پێدایکانە ئەی نالێ تۆ پێخەمی خواست لاسەم وتی مادەم دایکن ماڕۆ خزمەتی دایکە بە جیاد ڤیدیۆ هەیە لەسەری نەوەڵایشتان نەم کرد ڤیدیۆک تۆ مارکە بەزم جارە من نایە بەناو ڤیدیۆکەتەوە هەر خۆم بەتەنیا بم خۆت بەتەنیا چاوت خۆش بێ کاکە ژیان سەلام عەلەیکوم پێغەمبەری خوا سەڵڵا سەلەم فەرمی کابرایەک هەیە ناوی وەیسە وەیسی قەرەنیە
کە هات بۆ ئێرە دایی دوعای خێری لێ بکەن چونکە وەیسی قەرەنی دایکێکی هەبوو خزمەتی کرد لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەژیا لەبەر دایکی نەهات بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ببینە بێ بە سەحابە یعنی خزمەتکردنی دایک گەورەیە خزمەتی دایکتانکەن ڕێزیان لێ بگرن ئەوەی پێداویستی و بەیان بکەن لیان نزیک بنەوە قسە لەگەڵا بکەن وەسەلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. دەمێ بزانم پەیامت بۆ بانخوازەکانمان چییە بۆ مامۆستایان یانی بۆ بانخوازەکان چونکە ئیدی کۆتایی بەرنامەکەمان و بەرەبەر تاریکی شەکاو تۆش پێم وایە ڕۆژانی ڕابردووەم کاتانە دەبوو ڕۆشتایەتەوە ماڵەوە دەمێ بزانم پەیامت بۆ بانخوازان بۆ مامۆستایان یاینی سەرەتا وەک ئاماژەت پێکرا هەندێ مامۆستا خۆیان تووڕاکەن بۆ مامۆستا بەڕێزانە چی ئەڵێ لەوەی کە گوێگرەکانیان زۆر بە جوانی وتارەکان و پامە جوانەکان وەرگرن پامە جوانەکان ئیسلام لیان وەرگرن. سەرتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە وتارێدا دەنگی بەرزە کردە وەک وابێت جێیشێک ئینزار بکات یعنی تووڕەبوونێکی پێوە دیار بوو مۆزوعی تووڕەبوون و ئەمانە مەسەلەن هەنێ فەرموودە هەیە پێویستەکە یعنی وەکو خۆی بژێردرێتەوە و بۆ ئەو مامۆستا بەڕێزانە با هەر توندەکەی نەبێ مەسەلەن ڕوویە خۆش بێ قەیچێک وەکوانیتەوە معادەم پێکەنین یعنی با ڕوویەکی خۆش بێ کابرا کە بینیتی دڵی بکرێتەوە نەک بلێ ئەمە چییە لای بە تێگەی لە بەبەستم ڕوویەکی خۆش بێ ئەو مامۆستا ئاینیانەش بەڕاستی بەڕای من ئەمە ڕای شخصی خۆمە ئێمە هەمومان موسڵمانین ئێمە هەمومان لەسەر پامێکین لەسەر قورئانین هەمومان یەخشین ئەی پێویست بە ناو ناوتوەرە ناکە ئەم فڵان کەسە ئەوەیە ئەم ڕقە بەڕقایەتی ئەو بکە ئێمە بانخوازین ئێمە بۆ ئیشەکەین بۆ ئەوە کارەکەین کە دین بە خەڵک بگەێنین نەک ئەمە مەسەلەن بانایی هیچ لایەنێک نێنی بەڵام کوتلێنە با نەبێت لە ناو ئیسلامە لە ناو ئیسلامە ئەم مەسەلەن فڵانە حیزبێ ئەم لەسەر فڵانە مەزهەبە ئەم ئەوەی وتو ئەم زەعیف ئەمانە نا خەڵک ئەوەی ناوێ خەڵک شەڕی ناوێ خەڵک ئەوێ بزانێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چییە ئەوێ بزانێ خوای گەورە چییە ئەوێ بزانێ قیامەت چییە نەهاتووە گوێ لە تۆ ڕناگرێت کە تۆ شەڕێکی دەرونی خۆت هەیە لەگەڵ خەڵکە لەگەڵ لایەنەکانی تراکە ئیکەی بەڕاستی خەڵک لە ڕێی ئیسلامەوە شەڕەکە دەفرۆشیتەوە بەڵێ تۆ دینەکەی خوای گەورە بگەێنە ئیسلام بگەێنە شەڕ مەکە دژاتی ئەو مەکە ئەگە پێتەکرێ قسەی لەگەڵا بکە قسەی خێری بۆ بکە کاکە ئەمە ڕێگا ڕاستەکەێت گوێتی لێ ڕاگر باشە گوێتی ڕانەکەیت پێویست ناکە تۆ مێز و کورسیە دانیت و دژاتی بکەیت بێ قسە بکەین ناکە زۆر باشە مامۆستا ڕزگار دەمێ بزانم ئاواتە چییە تەنها خوا لێم ڕاستی تەنها ئاواتی دنیای نییە بڕواکە ئەمە ئاچەنە بۆ ئەوە نایلم بڵێم بۆ خۆ دەرخستن و ئەوە بێ ژیانێکی مام ناوەندم هەیە کرێچیم ینی ئەمە ئیش کارەکەمە سپاس بۆ خوای گەورە احتیاجی دەستی هیچ کەسێنی لە دنیا هیچم نایە تەنها خوا لێم ڕازی هیچ ئاواتێکی ترم نی تەنها ڕازی بوونی ئەو من هیچ یەکم نەماوەتەوە لەگەڵ تا باسکەم من زۆر سپاس دەکەم لەوەی کە کاتی خۆت بەخشی بە ئێمە هیوای سەرکەوتن و سەرفرازی دنیا و قیامەتت بۆ دەخوازی سپاس یەخوا بەخێر بێن سەر چاوەکان سەیەکت هیچ نییە تەواو بۆمان نەوەڵا بەس ئەوە نەخوای گەورە لێتان ڕازی بێ لە بەهەشت و فردۆسی عەلابی بەشتان نەکا بەڕاستی ئێوەش دەستخۆشیتان لەکەم ئەو برا بەڕێزانە پشتی کامێرە دەستخۆشی ئەوانش بەڕاستی ماندووە بن بەڕاستی ئێوەش تەرجیعەکەن یعنی هانی خەڵکەدان گەنجان بەڕاستیەوەی ئێوەش هیچ کەمتر نییە لەوەی ئێمە دەستخۆشتان لێکین کاک جەلاژیان یاخوا نمونەتان زۆر بێ کاکە گیان سەلام عەلەیکم وعەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵی وبەرەکاتوه یاخوا بەخێر بێن سەر چاوەکان ئازیزان و خۆشەویستان سپاس بۆ بینەریتان ئەوەی کە بینیتان کاک ڕزگار بوو لە پێشەوە ناسیتان لەوەی کە دەستیاوەتە کاری بانخوازی بە شێوازێکی زۆر جیاواز لە شوێنێکی زۆر جیاواز بە هیوایە سوودەی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ